دوای ڕووداوەکەی هەفتەی ڕابردووی گوندی چەخماق لە سنووری قەزای دووبز کە بووە هۆی شەهید و برینداربوونی 7 هاوڵاتی کورد تا ئێستا هیچ کەس ولایەنێک نەچووە بەدەم داواکاری دانیشتوانی ئەو گوندەوە هەر بۆیە چەند ماڵێکی کەم نەبێت سەرجەم ئەو خێزانانەی دیکە گوندەکەیان لە دوای ڕووداوەکەوە چۆڵ کردووە. حکومەتیتان بۆ ناکرێت کاکە مەیکەن واز بێن هەردووداوە. دانیشتوانی گوندەکە نیگەرانن لە هێزە ئەمنیەکانی ناوچەکە کە ناتوانن پارێزگاری لە دانیشتوانی ئەو گوندە بکەن. وەڵا حکومەتی کوردستان هیچمان بۆ ناکە هیچی نەکرێت بۆمان نەی هیچی نە پارتی هیچیان نەکردە ئەوە داوای قەوەت دەکەین پێشمەگەل بێتە دەور و پشتمان مەخەیتیمان بکە ڕبادانن ناتنە هیچ نایە جێش عێراقی هاتن هەر تەفتیشیان کرد و ڕۆیشتنەوە نییە ئەوەش نییە. ئارە وەڵا ئەوەش نییە هەتا بەیانی لەبان ئەم خانەیە ئەم جۆخانە وازی بەگرین هەتا بەیانی ناخەوی ئەرە بەخوا خەو لە تاومان ناکەوێت. خۆی ئەو هەوڵە بۆ چۆڵکردنە بۆ کوشتن و بڕینمان نییە بۆ چۆڵکردنە کە دەیەکە بەجێبێنین هەوڵەکە بۆ ئەوەیە. بەڵێ ئێمەش وەڵا سەر ڕۆژ بە ڕۆژ وا چۆڵێکات ڕۆژ بە ڕۆژ هەر ڕۆژی 4-5 ماڵێکە سەواتەوە بوو چۆڵی کرد تقریبا پەیامەکەی ئێمە گەیشتووە بەسەوان هەم کەڕن هەم لاڵن هێشتا جوابیان نییە هیچ جوابیان نییە کە ڕوولاڵ فەقیرە جواب چی بداتەوە. ئارەوەڵە حکومەتەکەمان وەڵای داواکاریمان لەخوا هەیە ئەم کە ڕوولاڵانە چاکەی تا گویان لە دەنگمان بێت. ئەم هاوڵاتیانە خۆیان پارێزگاری لە خۆیان دەکەن شەوان تا بەیانی چاودێری گوندەکەیان دەکەن چونکە نە پێشمەرگەی لێیە نە سوپا و هێزە عێراقیەکان لە دەستی داعش دەیان پارێزن. ما لەگە قاید فرقەیە قسەم کرد قاید فرقەی شش کە دوای ڕووداوەکە هاتە ئێرە این شورتە ئیتیحادی و ئامرلیوە و تر ئەو فەرماندە عسکەریانی کەوا لەم سنوورن لەگەڵ هەر هەمویانە قسەمان کرد وتمان کاکە ئەم سنوورە کاکە کراوەیە یەک نوقتەیەک یەک خاڵێک نییە لە پشت ئێمەوە ئەم گوندە بپارێزێ فەرموو کاکە 2 نوقتەمان بۆ بکەنەوە با گوندەکە بپارێزن ئێمەش کابراوتی بتوانین حیمای خۆمانش بکەین لەگەڵیانش هاوکارە بین کاکە ئەو کارە باشتی چیان پێویست بوو 2 ڕبایە هەیە ئەگەر تەسویرەکە ببینێ ئەو ڕبایەکە ئەوش ڕبایەکە لە پشتمانەوە 2 ڕبایە وتمان ئەو 2 ڕبایە ئاودانکەنەوە هەم حیمایە بۆ ئێمەش وتی وەڵامە قوتم نییە من حیمای ئێوە بکەم ئێوتمان باشە قەی ناکەن نە قوتمانە دەنێ کاکە حیمایەمان بکەن نە ئێلن پێشمەرگە بێتەوە هەتا پێشمەرگە لێرە بوو کاکە کێشەیەکمان نەبوو دەفەرموو لە 63 کاکە ئەمە حوەزەی ئێمە هەتا ئیستاکە 16 ئۆکتۆبەر دەربەدەر کراین ئێستاکە دووبارە هاتیێتەوە فەرموو دەربەدەرەکەین گوندێ گەورە و گران ئەمە 12مین شەهیدە کاکە. 2 حزبی دەسەڵاتدارە پارتی وێکێتی ئاوڕێکمان لێ بدەنەوە ماڵمان وێران بوو بەچە پێدا بن ڕۆژ بڕوا دێکە چۆڵەکە دیچی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دیچی 12 ماڵی 12 شەهید بدا خی گەورەش قبول ناکە کارە ساتێکی گەورەیە یعنی ئەگە بێت و ئاوڕێکمانێت 200 ڕۆژانە ماڵەکانمان وەبارەکە چۆڵێکن ئاوڕێکمانێتەوە لەمە چۆڵترەکری من بەتەنە هیچم بۆ ناکرێت تەنانەت ئێستاکەوە 6 زەلا ماوین بەڕاستی خەومان نییە تا بەیان لەسەر خانبانەکان یعنی واجبین و گوندی چەخماق دەکەوێت تا دووری 30 کیلۆمەتر لە باشووری خۆرئاوای کەرکووک و سەر بە قەزای دبسە. سەرجەم دانیشتوانی ئەم گوندە کوردن لە دوای ساڵی 2003ەوە گەڕاونەتەوە گوندەکەیان گوندەکانی دیکەی دەوروبەری هەموو عەرەبن وەک خۆیان دەڵێن هەوڵێک هەیە تا بە یەکجاری گوندەکەیان پێ چۆڵ بکرێت عەرەبی هاوردە بهێننە سەر زەوی و زارە کوشت و کاڵەکانیان. سیاسەتی هەڵەی حزبە باڵادەستەکانی کوردستان لە پێش 16 ئۆکتۆبەر لە ناوچە جێناکۆکەکان و بێدەنگبوونیان لە دوای 16 ئۆکتۆبەر وای کردووە هێواش هێواش گوندەکانی ئەم ناوچەیە چۆڵ دەبێت. ڕووداوەکەی هەفتەی ڕابردووی گوندی چەخماغە لە سنووری قەزای دبز دەرخەری ئەو ڕاستیەیە بێدەنگبوونی سەرکردایەتی سیاسی کوردستان دەرحەق بەم ناوچانە وای کردووە جارێکی تر هەوڵ بدرێتەوە خەڵکی ئەم ناوچانە ناوچەکانی خۆیان چۆڵ بکەن و گوندەکان جارێکی تر تعریب بکرێتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام گوندی چەخماغە سنووری قەزای دبز.